سەدان پەنابەر ئەمڕۆ یەکشەمە گەیشتوونەتە ئیتالیا پاشەوەی لە ناو دەریای ناوەڕاستدا ڕزگار کراون. هێزی پاسەوانی کەنارەکانی ئیتالیا پەنابەرەکانیان گەیاندۆتە بەندەری ڕەجۆ کالابریا، بەڵام بڕواژوایە نزیکەی 100 کەس لە پەنابەران لەو هەوڵەیاندا بۆ گەیشتن بە ئەوروپا ژیانیان لەدەستدا بێت و زۆر بەشیان خەڵکی باکووری ئەفریکان. دەسەڵاتداران دەڵێن تەنها لەم چەند ڕۆژەی ڕابردوودا زیاتر لە 1000 پەنابەریان ڕزگار کردووە. پێدەچێت کەشوهەوای ئێستا کە گەرمە و ئارامی دەریاش دوو هۆکار بن بۆ پەنابەران تا بەرەو ئەوروپا کۆچکەن و هەرچەندە ئەمە بەو مانایە نییە مەترسی لەسەر ژیانیان نەبێ کاتێک دەیانەوێت لە ڕێی دەریاوە بگەنە ئەوروپا. هاوکات پۆلیسی ئیتالیا 4 گومانباری دەستگیر کردووە کە بە قاچاقچی پەنابەران ناودێری کردوون و یەکێکیان خەڵکی وڵاتی سوودانە و گومانبارە بەوەی هەوڵی داوە ژمارەیەک زۆری پەنابەران بگەێنێتە ئیتالیا، بەڵام بە سەدان کەس لەو کۆچبەرانە وەک دەگوترێت لە ڕێدا مردوون.